سڵاوتان لێبێ بەڕێزان هەمومان جارێک بیرمان لەوە کردوتەوە کە ئەگەر دەسەڵاتم هەبوایە دەستم بۆ چارەسەرکردنی کام گرفتە برد ئەو کۆزان ئێمە گرفتمان لە وڵاتی خۆمان و لەم هەرێمەیە زۆرە گرفتی کارەبا هەیە ڕێگاوبان هەیە گرفتی ئاومان هەیە گرفتمان هەیە لەگەڵ تەلەبەی زانکۆ گرفتی هەیە مامۆستا گرفتی هەیە موشەخۆر گرفتی هەیە خەڵکەکەی بژێوی سەختە ینی گرفتەکان زۆرن ڕەنگە من هەمووی مێستا نێت بەخەیاڵا بەڵام گرفت زۆرە دەمەوێت لە هاوڵاتیان پرسم ئەگەر دەسەڵاتی هەبوایە یان بکرا بە سەرۆکی حکومەت دەستی بۆ چارەسەرکردنی کام گرفتە دەبرد کە لە هەمووی زەرورترە جا بینەرمان بنم پرسیارە لە هاوڵاتیانەکەم ئەگەر ڕۆژێک دەسەڵاتی هەیە بێ یاخۆ سەرۆکی حکومەت بێ کام گرفتە چارەسەرەکە بینەری وەڵامەکانیان وەڵا ئەم وڵاتە وەکو جەهەنم وایە جەهەنم خۆشترە لەم وڵاتە وڵی چارەسەرکردنی ئەوەی ژیانی خەڵک باشکە ینی ژیانێ بۆ خەڵک دروستکەی کە و خەڵکە بژی و وڵاتی خۆی جێنەیەڵێت کێشەکان بەڕاستی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بە کێشەی دامەزانی خوێندکارانەوە بە کێشەی نەبوونی سوتەمەنیەوە بە کێشەی ڕێگاوبانەوە وەڵایە بێ هەل لە پێشە هەلی کرد وڵی زیاتر خۆی ئیسە بتێنێتێ هەموو کێشەکان پەیوەندی بە پارەوە سیوی لەوێ بەڵێ موچەکە کە موچە ڕێکخرایەوە هەموو کەسێ ڕۆل لە کاتی خۆیان موچێ وەرگرت زیاتر بازاڕێشەکرێتەوە خەڵکی کێشەی نامێنێ کام کێشەیە چارەسەر هەر هەموو چارەسەرە کرد حسانە بەڵام نایکردوتەوە دەسەڵاتم هەبوایە بە دەرەجەی یەکەم کێشەی ئابووریم حەلە کرد تازە خەڵک فێری دزی و تاڵانی و حرام خۆری بوو ڕۆژێ بتکەن بە سەرۆکی حکومەت دەست بۆ چ گرفتەیە بەی بۆ چارەسەرکردن پێت وایە لە هەمووی زەرورترە وڵای ئەو شتەکان زۆرە نازانم بڵێم لە چیۆ لەکوێوە دەست پێەکەی کامە بە زەرور ئەزانی تۆ کێشەی موچە چارەسەرەکەی کێشەی بانزین و سوتەمەنی چارەسەرەکەی کارەبا چاکەکەی ڕێگەوبان چاکەکەی هەمویان پێویستیان بە چارەسەر ینی هەمویان باشە بەڵام لە کۆتایە خۆبەیەکیان هەڵبژێری تا لەو لە ڕێگەیەوە دەست پێ پێی وردە چارەسەر بەوانتر وەڵاهی باشتر وایە بڵێن کەم دەرامەتەکان یان فەقیرەکان بخەیتە پێشەوە لە پێشە کێشەی ئەوان چارەسەرکەی ئەو کاتە ئەگەر کرا ئەوانی تریش بکەی پێشە مشتێ بژێوی فەقیر دابین بەڵێ بۆچی ئەوە هەڵە بژێوی لەبەرێ ئەوان توانایان نیە حکومەتی شاڵی حکومەت باوکی خەڵکە ئەبێ کامە زەرورترە ئەوە لە پێشا بکە کە توانای نییە کە ئەو کەسە توانای نییە چی بکە یانێ بێ کەس یارمەتی با بڵێن بژێوی خەڵک ئێستا لە پێش هەموو شتێکەوەی بۆی حکومەت دەستی بۆ بەری بەڵێ باشە بۆ تا ئێستا حکومەتی خۆمان بەو هەموو دەسەڵاتەوە بەو هەموو داهاتەوە ئەو هەموو فەقیرە لە وڵاتی ئێمە وڵاهی ترەوە ئەلبەت بەدەم فەقیرەوە نەچوون بەڵێ نەچوون ئەلبەت زەرور نەوە بەلایەنەوە بیریان نەبووە ناگە بیری هەبێ ئەبێ ئاگای لەوانە بیانی دوایە داهاتی وڵاتی ئێمە بەشی فەقیر و هەژارەکانی شیتیان تەسەوەرەکەم باشی بڵێ وەک باسەکرێ و داهات زۆرە بڵێ ئەی بۆ ینی بەعەدالەت دابەش ناکرێت بۆ نایکەنە شانازی بۆ خۆیان کە خەڵک شانازی بۆ حکومەتی خۆیەوە بۆ خوا ئەوە نازان بڵێمەوە خۆیان نەزان بەزتر پێویستە وا بکەن بەلاوە کێشەی خۆم چارەسەرکرد جاریخی میرێتەکەم بۆچی ئەی بۆ نمونەوانە کە تۆیان کردووە بە بەرپرس ئەوانە خەڵک بۆ تۆی کردووە بەرزە خزمەتی خەڵکەکە بکەیت کەس بەرپرسەتی خۆمان نابین بەڕێوە لە خۆمە پێش هەموو کەسێک چی وای کردووە ئەوە جەوەکە وایە ئەو هەواکە وای لێکردوین کەسمان ئینی بەرپرسەتی خۆمان نابین بەڕێوە ینی بەرپرسەکانی خۆشمان ئێستاوان لە منەوە بۆ هەر هەمووی بۆلا پێش هەمووی بۆ باسی خۆمەکەم هەمومان وینە قەزمەوەی ئێستا ئەوانی کە دەسەڵاتیان بەسەر ئێمە هەیە و بەرپرسمانن ئەوان خەریکی چارەسەرین کێژەی خۆیان وازیان لە کێشەی خەڵکێناوە خۆیان لە پێشەوە دوای خەڵکی تر ئەگەر مەجالیات بوو خەڵک ئەگەر مەجالیات بوو خەڵک باشە بەس لە کۆتایی ئەمان بەرپرسی خەڵکن خۆ بەرز بەرپرسی ماڵی خۆیان نین بەرپرسی خەڵکی عامن ئەوان کراون بە خودوە و پێشەوەی خەڵکەکە بۆ کردمان بە بەرپرس خۆمان خزمەتی خۆمانەکەین ئەوان ژەرعین خۆمان دەرشت تۆش تبینێ پۆستێک وەرگری پێشە لەوان خراپتە دەرەچوو خود تەبعمان وایە باشە بەس ئەگەر ئێمە بیر بکەینەوە کاتی خۆی لە سەردەمی سەدام کەسێک باوەڕی نەکرد ئەوانە لابچن و خەڵکێکی دیکە بێ حکومکە بەس خەڵک بۆ ئیسە ئێوەنە بێ ئومێدە لەوەی ئەمانە ئەیامل خێر بوو کاتە ئەو کاتە ئەیامل خێر بوو
بۆ خەڵک شۆڕشی کرد بۆ خەڵک شۆڕشی کرد نەمانزانی دوار ڕۆژوان وا بێت خراپتر بوو ئەو سا باشتر بوو لە ئیسا ئەگەر بمانزانێ ئاوای لێرەوانە بۆ هیچمان نەکردای مۆ گرفتەی کە خەڵگەیەتی دەبێ مشکلێ و خەڵکە چارەسەرگەی باشە کامش لە کیەوە دەست پێەکە ینی ساملیش مشکلەی ئەم لە خەڵکە زۆرە بەس تۆ کامیان چارەسەر خۆ هەمووی پێ ناکرێت هەبێت چەندانێکی هەڵبژێری چارەسەری هەبێ ئێستا وەکو بڵێ چۆن ئەم میلەتە لە خەیرانێکایە ئەو خەیرانە چارەسەر بکرێ بەس چارەسەر بەی مش ناکرێ خەیرانی موچە ئاچیار موچە نەوەڵام موچە موچە تا ڕادەیەک هاچەند مانگ تاخیرە بیار باشترە باش ئێستا خەڵک کێشەی ئاوی هەیە کارەبای هەیە ڕێگەوبانی هەیە کێشەی موشەی خانشین هەیە کێشەی قوتابی زانکۆ هەیە کێشەی پەروەردای هەنی کێشەکان زۆرن خۆ ئینسان ناتوانێت هەمووی بەجارە چارەسەر بەس تۆ کراوی بە بەرپرس کراوی بە سەرۆکی حکومەت دەست بۆ کامایانە بەی بۆ چارەسەر نامانەیە بۆچی ناتەوێت گۆرە نامانێ با بەەوە کێشەیەکی قورسەوە بە ئێمە ناکری ناوە دەستان خۆش بۆ سواسانە مشکلەکان چارەسەر ناکەیت هیچ چارەسەر بە چێبی مەس پێم بوو کامە چارەسەر تۆ بۆ نمونە ئەگەر پۆستێکت بەمینێنێت بە 200 چەنە بە 260 وایە توانی کێشەی نەوت بۆ نمونە یەکەمیشت بڵێ من کێشەی نەوت و سوتەمەنی چارەسەر کێشەی بانزین چارەسەر مەوانە بە ئێمە چارەسەر ناوی بە ئێمە چارەسەر ناوی ئەمان بەم حکومەتە بێ چارەسەریکە و کۆتایی پێبێنی ئەوە ئێمە ناکرێت لە کووردا چارەسەر نی بۆیە هەچ کەسێ دەسەڵاتی بڕوە لەوانەی سەخراپترەوێ هەمووی هەروایە کورد چاکی تیانی بچی ئاوا بێزار وەڵا بێزار ئەمە ژیانە وەڵا بۆی خەڵ بێشوکە بێکارە تەلەبەت تەخەڕوجەکە تاعین نابێ خەڵ بێیش و بێکارە دوای بێکاری چارەسەر بکەی کێشەکان چارەسەر بن بێکاری بێکاری ئاوەڵای سێ تۆ پارە پێ نەبێ هەر شێ دەبی لە داخە ئایوانیە پێش هەموو شتێک تۆچی کار بۆ گەنجەکانە دۆست هەمووی کا گەنج و پیر هەمووی وەکو یەک وایە کە بێیش بۆ عینشت ئەوە لە هەمووی زەرورترە ئاراوەڵا بێئیشی وەکو سەرەتان وایە ئێسام گەنجانی خۆمان بێکارن ئەمە وای لێ کرد ئەی لە خۆشیە ئەڕواخۆیەکەتە ئەو هەمووی لێ بێپاری و لە بێزاری ئاڕۆ ئاراوەڵام بێزارە لە خۆی ینی ئەگەر گەنجێکی خۆمان ئیش و کاری بۆ بدۆزرێتەوە ڕێکوپێک دانیشێ وڵاتی خۆی جێنایە ناوەڵا وڵاتی خۆی بۆ جێ منە وڵاتی خۆ وەکو قیبلە وایە ئەگەر ئیشی دەستکەی گەر ئیشی دەست نەکەوێت وەکو جەهەنم وایە زۆر دایک و باوک جەرگیان سوتا بەبوونێ ئەیجامە هەمووی بەهۆنی بێکاری و بێهینوێ هەمووشی ئەم فراحیز بێ وایە لەم کوردستانە کردو شەڵا هەریەکە حیزب با لە کوردستانە و هەمووی چارەسەرە بوو باشە بەڵام هەستەکەم تۆ زۆر بێئومێدی لە بێئومێدم لە هەموو دنیا باشە بەس ڕۆژگارێک بوو لەم شارێشا حیزبی بەعز حکومیە کرد کەس باوەڕی نەکرد حیزبی بەعز بڕوخێ و یەکێکی تر بێتە شوێنەوەڵام ئیستا تۆ بۆ ئومێدت بەوە نییە کورد هیچ ڕۆشنایی نەماوە لە کوردستانە ئومێدی چیم بێ من کە ئەوەڵک نەتاعی نادێ هیچ شتێنی ئەوەی مەعاشخۆر بێ باشترە بەزەوەی بێ مەعاش بێ هەر فەوتاوە ئەوەی بێ مەعاشم فەوتا ئاراوەڵا قورکا بەسێرە چی بکە ئەینا مەعاشەکە 40 هەر وەرێگرێ بازەگەرەوە هیچ تۆ هیچی نەبێ ئیشیش نەبێ چیەکەی ئەگەر ناتوانێت کارێک کاری نییە کاری چی ئایکار نییە ئاراوەڵا وەڵا ئەم وڵاتەوەکو جەهەنم وایە جەهەنم خۆشترە لەم وڵاتە جەهەنم خۆشترە ئاراوەڵا جەهەنم خۆشترە چونکە کەپارە و پێ نەبێ جەهەنم وایە فەرقی چی وەڵا ئێستا من خۆم دوانیان بەخوا دوانیان تەواوی کردۆس لە 2007 لە هی خەسخانەی هیوا خۆ بەخشن خۆم گورچیلێکم دەراوردووە ئیش بێ ئیش بێکاری ئەوە خۆشە دوو دوانە تەخەڕوجیان کردو بێکار ئاراوەڵا لە خەسەخانەی هیوا خۆ بەخشن ئەوە لە 2007 یەک گورچی ئەوانی تریشی هەمووی پۆلی دوانزانی بۆ خۆی لە ماڵەوە کەوتووە ناچێتەوە تەواو ئەم فراحیزبیە وای لە کوردستان کرد کەس وای نەگەم فراحیزبیە نەبێت ئەو هەموو گرفتەی کە خەڵکەیەتی هەندێکی گوێ لێ بوو باسمان کرد دەست بۆچی ئەبێت پێت زەرور بوو لە هەموو شتێک زەرورترە چارەسەری وڵی چارەسەرکردنی ئەوەی ژیانی خەڵک باشکە ینی ژیانێ بۆ خەڵک دروستکەی کە و خەڵکە بژی و وڵاتی خۆی جێ نەیەڵێت ینی پێ وایە بژێوی ژیان لە هەموو شتێک زەرورترە تقریبان زەرورە ئەرەوەڵا ئینسان ئەگەر مناڵێت هێرشیریکەی هیچ مشکلەیەکی نییە بۆ دایک و باوکی ئەگەر ئەو خەڵکەی ژیانی هەبێ و
وەزعی باش بێ مشکلە نەبوو حکوومەتە نێدەونە بۆ خۆشێنێتەوە باشە بەس ئێستا ئێمە تەنها کێشەی بژێوی ژیانمان نییە کێشەی ترمانەیە کێشەی سوتەمەنیمانەیە بەنزینمانەیە کارەبامانەیە ئاوانەیە دروستیان کردووە ڕێگەوبانمانەیە ئەو هەموو گرفتە ئەمانە هەموو ئەمانە دروستیان کردو ئەمانە خزمەتی خەڵک ناکەن ئەمانە کێشە بۆ خەڵکانێنەوە ئەجین بۆچی بەرمیلێنەوە بە 300,000 دەسەکەی بۆچی بە کەمتر دەست ناکەێت حکوومەتی عراقیڵێ بەرمیلی نەوتی نردۆ بە 30,000 ئەمانەیەن بە 130,000 بە خەڵک ینی خانجاز لە خەڵگەستن یان ئێمانە میلەت بەخێو ناکەن میلەت وا بەخێو ناسبیەکەن ئارە وڵا کاسی بەس خەڵکەوەکەن ئەی وەکو کابراایکی تازر وایە و کاسی بەسەخە بەخوا بۆی بکرا و معاششی بە خەڵک نادا ئەنی تۆ پێ وایە موچە و بژێویەکەی خەڵک دابین بکە زۆربەی مشکلەکانی تر زۆربەی خەڵک نە وڵاتی خۆی جێڵێ نەخاکی خۆی جێڵێ خەڵک لە پێنایم خاکە خۆی بەکوشداوە ئێستا بڕات وازێ سەر بۆ وڵاتان و سەری خۆڵگرێ ئەمە ناچاریە زۆر کەسمان بینی یان جەرگی دایک و باوکی سوتا و کوڕەکەی لەوران خەڵک بە هەزاران خەڵک لەم کوردستانە لە پێناوی کوردستانە خۆی بەکوشدا تەرمەکەشی هەر وەرنەگرتو ناوەڵاوەری نەگرتوێتەوە وەری چی بکرێتەوە یانی ئەمانەوەیان کردو ژیانیان بۆ خەڵک نێڵاوەتەوە خەڵک ژیان ئێستا قورس بۆ لە کوردستان وڵاسە و بەڕێ ژیان قورسە ینی ژیان بۆ کۆمەڵی خەڵ قورسە بۆ هەمووی قورس نییە کۆمەڵی خەڵک هایلای ڤەژی کۆمەڵی خەڵکیش کەمینەیەکی کەم نانی ڕۆژانێکی دەست ناکرد تۆ ئیسا لە بازاڕی هەست معماناتی و خەڵکەکەی بژێوینە بەڵێ ئەرە وڵایسە بۆ نمونە ئەگەر خەڵک پارەی بێ بەشتە کڕێ بازاڕەکرێتەوە خەڵک دەسە با بۆشت کرد ینی خەڵکەیە حەزی لە شتە بیکڕێ بەس پارەی نییە و ژیانی نییە ئەمەەی مشکیلە هەیە واز لەو شتێنێ بەرە پەلاماری شتێکی ترێدا ئەڵێ پارەکەم لە پێناوی شتێترا خەرجکەم ئەمەی تۆکو خۆت ڕۆژێک دەسەڵاتت هەبێ کرای بەسەرۆکی حکوومەت کام کێشە چارەسەرەکەی لەنە ئەوهمۆ گرفتە کە خەڵگەیت وڵای جا کێشەکان زۆر زۆرە کێشە وانە لەکەوە دەست پێکەین ینی بۆ نمونە کێشە ڕێگاوبان هەیە کێشەی بەنزین و سوتەمەنی و نەوتمانەیە تەلەبەی زانکۆ کێشەی هەیە موچەخۆر کێشەی هەیە خەڵکەکەی بژێوی نییە خەڵکێکەیە گەنج کاری نییە کام گرفتە پێت وایە لە هەمووی زەرورترە چارەسەری هەمووی زەرورە کێشەکان بەڕاستی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بە کێشەی دامەزانی خوێندکارانەوە بە کێشەی نەبوونی سوتەمەنیەوە بە کێشەی ڕێگاوبانەوە بە کێشەی قەیرانی ئابووری و ئەتر وەڵحاصل ئەڵێ لە ژمارە نایە ئێستا خەڵکەکە بینین خەڵکێکی زۆر تووڕەیە جاری وایە ینی چۆن دەرێپەڕێنێ خۆپشاندانەکە معاناتی خۆی دەرەبڕێ بەچی ئەو خەڵکە دامەرکێتەوە چی بکرێ بۆ خەڵکە وردە وردە هێورێتەوە بتوانێت ژیانێکی شایستە بژ وڵا و خەڵکە ئەبێ داواکارەکانی لە جواب بگرێ ینی خۆپشاندان بەڕای من دەوری نییە چکە خۆپشاندان زۆر کرا دەوری نەبووە ئەوەی کە بینیمان هیچ گۆڕانکاریی دروست نەکە خۆپشاندان باشە تۆ لە ناو گرفتەکانە دەست بۆ کامەیانە بە ئیشی لەسەر بکەیت و چارەسەری بۆ دۆستەوە وڵی من 20 کێشم خسۆتە بەردەست کامیان پێ وایە ئەتوانی ئیشی لەسەر وڵی بەڕای من ئیسا گرنگی بدێ بەلادیەکان بە گوندنیشینەکان بەڵێ ینی ساڵانی زوو بڵێن لە ساڵەکانی پەنجاکانە ئەوکو جارنەوە باسەکەن لە سا 50 هینەکان گوندشین بوون بڵێن خەڵکی گوندشین بوون دوای تاینات و ئەمانە کۆمەڵ خەڵدامەزراوە لادەکان چۆڵ بۆ ئێستا بەڕاستی لادەکان نەماوە بڵێ لادەکان ئاوادانەکەیتەوە لەو ڕێگەیەوە هەلی کاری جەگەڕێتەوە بۆ خەڵک لەوێ ینی گرنگی با کاتی کشتتوکال بێرێ یان ئێستا ئەو هەموو زەوی و زار و ئەبینێک کە هەمی فاون کراوە هیچ ئیسفادی لێ ناکرانی بە چەندها دوانم کراوە ینی خەڵکی ئیسفادی لێ ناکەن گرنگی بە وەزارەتی کشتتوکاڵە دەی و شوێنانە ئاوادان بەڵێ ئەوە بەلای منەوە زۆر گرنگە شت گرنگە بەس ئەوە گوچی خۆمان نەیتوانێت گرنگی پێویست بدا بە نەخێنەوە بەڕاستی ئەم حکومەتە ینی ئەوەی کە زۆر زەرەی لیا بێ بە تایبەتی کردی کشتتوکاڵە ینی ئەڵێ چوارپە لیشکان و بەو شێوەی من وابینم لادەکان بەرەو چۆڵبوونە لادەکان بەرەو چۆڵبوونە چێ و تر ئەوەش زیارە زەرێکی ئەقسادی گەورە ئەگەینە بە وڵات خۆشی زەرەر کردو ئێستا خەڵکێک هەمووی داوای موچەی لێک هەموو کرەوە موچەکردو حکومەت خەڵکی تەمەڵ کردو لێرە چووە خەڵکی لادەکانی هێناوە شارەکانەوە و ئیستا ینی کابرا بچێتەوە لادێ ینی دوو سەر ئاژەلەوە بەخێو ناکرێت ئەو کاتەگەر وەکو تۆڵی لە گوندەکەی خۆیان بێ داوای موچەی لە خەڵک لە حکومەت نەکردو لەوێش خەریکی ئیشکردن و ئاوادان کاتە حکومەت پێویستی بۆەوە مەمنون حکومەت نابێ ینی بچێت دەستی لێ پاکاتەوە ینی معاشێکی مەڕۆمەژی باتێ ئەو کاتە پشت بەخۆی بەسێ ئینتاجی و بەروبوونی زیاترە بێت
بنزینە سوتەمەنیە موچەیە بژێوی خەڵکە بێکاری گەنجی خۆمانە کێشەی کشت و کاڵە ئەو هەموو گرفتانە لە بەردەستایە دەستی بۆ کامە بەر چارەسەری بکە وڵی خۆی لە ڕاستیە ئەمڕۆ کێشە زۆرە زۆرە تر ڕاستیەکەی هەمووی پەیوەندی بە ژیانی ڕۆژانەوەی هەر بە موچەوە هەر بە کە باسەکەی ڕێگەوبانە بۆ نمونە تەندروستی بابەتی بڵین ڕۆژانی تەندروستیە هەروە بێتەوە خوێندرگایە بە تایبەتی بڵین هەنێ خوێندرگا هەیە زۆ کۆنە یعنی بڵێ سیستەمی پەروەردە زۆر بەرەو دواوەڕە بەداخەوە ئێستا تۆ سەرۆکی حکوومەتی لە ناو گرفتەکانە ئەبێت دەستبەری دووسێ مشیلیان چارەسەر بکەیت چارەسەری بۆ بدۆیستەوە کامیان هەڵەبژێت وڵی زیاتر خۆی ئێستا بتێنێتێ هەموو کێشەکان پەیوەندی بە پارەوە سیوی لەوێ بەڵێ موچەکە کە موچە ڕێکخرایەوە هەموو کەسێ ڕۆل لە کاتی خۆیان موچێ وەرگرت زیاتر بازار ڕێشەکرێتەوە خەڵکی کێشەی نامێنێ ئەین سەرەتا دەست بۆ بژێوی موچەی خەڵکە بۆ چارەسەر بۆچی دەست بۆ وایانە ژناڵە ژیانی خەڵک بریتە لە بوچە و پارە کە تۆ پارە پێنە بە هیچێکی ڕۆژانە بۆ ناکرێت بژێوی خەڵک لە هەمووی زەرورت بەڵێ لە کابراگە پارە بێن پێ دەبێت کیلۆ تەماتەی بۆ ناکرێت یعنی هەموو شتێ ئێستا ئیمڕۆ بە پاراکرێت هەر بۆیە زۆربەی تووڕێ لەبەرەوەی بژێوی سەخت بەڵێ بژەی خەڵک کەمە پارەکە لە جێ خوا نادرێت ئەنجە وەکو بە شێوەکی دادپەروارینی دابش ناکرێت ئەوەیە کێشەکە ینی خەڵک کرێ خانووی پێ نەبێ مناڵێکی بڵێ نەخۆشیە بێ نەخۆشیە بێ هەر شتێ پەیوەندی بە ڕژیانی ڕۆژانە بێ می پاراکرێت زۆر جار باسی ئەم کێشەی ئەکرێ کە تۆ باسیەکەی ئەڵێن ینی بووجە وەکو پێویست نییە داهاتۆکو پێویست نیە پێت وایە داهاتی ئەم وڵاتی خۆمان بەشی موچە و هەموو بژێوی خەڵکیدی بە تاژیدی بەزیا و بەشەکە باز لە دەستی ئەمانەدانیە لە دەستێکی باشانیە ئەگەر لە دەستێکی باشا بێ و بداتپەروەری و بە یەکسانی دابەشیکە بەشی خەڵک زیاکە یەکسانی دابش کەمتر نییە ئەو داهات و ئەو شتانی کە لەم وڵاتە هەیە لە هیچ وڵاتێکان نیە سیر بکەی وڵاتی خۆمان زۆر شتی هەیە وڵاتی تر نییە هەر لە بواری پیشەسازی هەر لە بواری نەوتا لە زۆر وڵات دەوڵەمەندترین بەڵام چییە لە دەستێکی ئەمینانیە ئەگەر لە دەستێکی ئەمینا بووە کەس ڕۆژی بەم ڕۆژە ناگەیت ئەو داهاتەی لە وڵاتی خۆمان هەیە لە زۆر وڵاتانیە کە ئێستا وڵاتانە پێشکەوتوش کانزاشمان زۆرە عینەوتمان هەیە کازامان هەیە کوشوکاڵمان هەیە فەلاعەتمان هەیە هەموو شتێکمان هەیە لەخوا بزێت بازەوەی تر بەداخۆی تر نانتوانی وەکو پێویست دابەشی مەستە و خەڵکا و خەڵک ژیانێکی خۆش بەرە دەسەر دەسەڵات بدەن بەدەستی تۆ کام مشکلەیە چارەسەرەکەی کە پێت وایە لە هەمووی زەرورترە بۆ خەڵک وەڵایە بێ لە پێشە هەلی کار بۆچی ئەوە عربانیم بێ دینارێ مەعاشم نییە هەزارێ وەک من هەیە لە من خواتریش تێگەی پێت وایە هەلی کار لە هەموو شتێک زەرورە بۆ خەڵکی بدۆزنەوە عەدالەتیش تۆ کە هەلی کار و خەڵکە کێشەوێنی نەبوو عەدالەتیشی هەبوو ئیتر ئەو پەڕی کەسە خیشی نییە ینی خەڵک ئەگەر ئیشی هەبێ ئەو کاتە تا ڕادەیەک ژیانی ئاسانترێ بە براود کە بێ ئیش و بێکار بێ ئیشی زۆر ناخۆش ئێستا پێت وایە هەر نەبوونی کارە گەنجی خۆمان وڵاتی خۆجێڵێ و ئەو ڕێگە سەختە خێزانی بۆ ناتوانێت خێزان دروستکات ناتوانێت خانۆ کڕێ هەربی لێگات و بێ لێگەتەوە هیچی بۆ هین ناکرێت مەزبور ئەڕات ئەڵێ هەن تیاسمیان دەرەس ئەگەر کاری بێ کاری بێ ناڕات پێت وایە ئەوە ئەتوانێت زۆر مشکلەکانی تر ئاسانتر چارەسەرگرێت بە کارەکە بدۆزرێتەوە باڵێ ئای هەلی کار زۆر میمە کات ئینسان لەم سەر عەرزی خۆیە بە چیژی نابێ شتێکە بێ ئەیوانە ئێستا هەلی کار چۆنە لە وڵاتی خۆمان لە بازارە تۆ لە بازارڕێ باڵێ کار هەیە گەنج بیکات یاخۆت سەخت بوو نا سم بە دیارم عەرەبەدانیشم گەنج نایکرد گەنجۆگم من نییە کاکە ئەو پێعیب تێگەی ناتوانێت وەک منەوە تەحەمولی نییە دانیشێت تا ئێوارە بێ ئیشێکی تر بۆ گەنجەکە بدۆزرێتەوە باڵێ بەس ئەوەش گرفت نییەک بۆ گەنجی خۆمان کە هەموو ئیشێک ناکات بەخوا تۆ بۆ بەو تەمەنەوە حازری ئەوە بکەی بۆ گەنج نایکە وەڵای گەنجەکەش لەسەرێکە ئێوە ساری هەبێ و شتی چاکی هەبێ و ئێمە واتی خۆی گەنج وینە عسکەر و فیرار بووین تێگەی
لەگەڵ عسێرێگە شاکاتینەوە ئیشیشمانە کرد بەیسە ئەو نایکات ئەوش گرفتە ئەوش بە خۆی گرفتەکە لەلایەن گەنجۆ با هەمیشە بازی حکومەت نەکەین گەنجی ئەو گرفتەیە بەڵێ خەتا حکومەتیشی تایسەوە گە چوار مەحمەلی زەخمدانی و چوار هیندانی و خەڵک پشی ئیشی تێ بگات تاعین بێت خەڵک بووە ڕۆکات ئایوانی گرفتەکە لە هەردوو سەرەوەی هەم حکومەت نەیتوانی هەلە کارەکە دروستکە هەم گەنجەکەش حازر نییە ئێمە لەگەڵمانە لەم سەرەوە عارەبانەی بێ ڕزگاری ناوە کرێکی شەوەک منەوە عارەبانەوەی بێ هەر ئەو ڕۆژانێکی دەسێرەوە ماڵم ناڵیشی گریمان تۆمان کردووە بە سەرۆکی حکومەت کامیان زەرورە بۆ چارەسەرکردن وڵایتر ئەگەر دەسەڵات ئارزوی بێ بەسیتە هەموو جێبەجێکرێ بەڵام ئارزویان نییە گریمان تۆ ئێستا دەسەڵاتت هەیە کام کێشەیە چارەسەر هەر هەموو چارەسەرە کرد ئاسانە بەڵام نایکەن و تاڵ باشە بۆ نای بڵێ نایکەنە شانازی بۆ خۆیان بۆ شتێ ناکەن کە خەڵک شانازیان پێ نایکن خۆیان شانازی بە پارە و پول و پۆست و ئەوە ئەگەن و تاڵ تۆ کراوی بە دەسەڵاتدارێکی بۆ نمونە ئەم شارە لەنا ئەو گرفتانە یەکێکیان زەرورە لە پێش هەمویانەوە دەستی بۆ بۆی بۆ حەلیکەی کامیان هەڵم وڵاتە کێشەی خەڵک زۆرە کێشەکان ئێستا دامەزراندنی قوتابیانە خەڵک نەوت و ئاو و کارە باوەمانە ئێوێ هەموو پێویستە تۆ هەموو زەرورە ژیان بەم جۆرە ناڕوە بەڵام ئەوە دەسەڵات ئاوایەوە باشە ئەم داهاتی وڵاتی خۆمان بەشیەوە کە هەموو گرفتانی پێشی دوو کوردستانەکە ناو ئەم کوردستانەیمە بەشی کوردستانی تیژەکە ینی 6 میلیۆنین بەشی 12 میلیۆن وارداتمان هەیە ئەی بۆ نایکەن ینی بۆ نایکەنە جێگەی شانازی بۆ خۆیان ئەوان هەر پاران بۆ خۆیان کەسیان لا مەطلب نییە و تاڵ ئەم خەڵک ئەوان نەکردو بە سەردار و گەورەی خۆیان وەختی خۆی خەڵک غەڵەتی کردو ئێستاتر پەشیمانە بەڵام لە دەستی دەچوو و تاڵ غەڵەتی کراوە تۆ ئەی چۆن ئەی غاڵەتی نەکردای ئەم دوو بنەماڵی ناکرد بە سەرۆک و ئێستا گیریان خوارەوە بەدەستیانەوە باشە بەڵام ئەم خەڵکە بۆ کردنی خزمەتیان بکە و ئێمە کەسێکی بێگانە نین هاوزمانی خۆمان ئیتر ئێمە وەختی خۆی خەڵک هەموو وا حیسابیەکە بەڵام تازە ڕۆیت تا ئێستا حکمی بێگانەمان پێخۆش نەبوو توانە بێ هاوزمانی خۆمان بمان هاوزمانی خۆمان ئەوە تا ئەوەمان لێکەنی ئەیکەن و هەلتر مەگە خوا خۆی بە گەورەی خۆی چارەسەری بکە ئەگەر بە دەستی کەس نییە خەڵک خۆی ناتوانێت چارەسەری خەڵک ناتوان چارەسەریکە ناکرێت دوو شت یان بەدەستەوەن پارە و چەکیانەوە بەدەستەوە بەو دوو شتە ئیژەڕوە باشە ئەم پارەیە کە پیانە بۆ نایدەنە خەڵک بۆ ئەم بیتر خەڵک ئەوانی خۆشی بێ لە جارێ قسان ئێستا ئەوان وازان ئەم خەڵک هەموو ئەوانی خۆشەوێت خۆیان کەس نبینن تا بزانێت خۆشیەوێ خۆشی ناوێت نابینە خەڵک نبینن نا سڵمون بۆ کومە عەمیون کوێرن کەڕەن لاڵن کوێر و کڕن لە ئاسیمی شاوەکەمی کێشەی بنزین کێشەی ئاو کێشەی کارەبا کێشەی ڕێگاوبان کێشەی موچە بژێوی نەبوونی کار بۆ گەنج کامەیان زەرورە خۆی هەر کێشەیە بە ژۆرەی ئەو کەسات تەسیری هەیە هەیە کێشەی تەندروستی هەیە هەیە کێشەی ئابووری هەیە هەیە کێشەی کۆمەڵایەتی هەیە ئەمە بەسی پرسیارەکەت ئەوە بوو کام کێشیان بە تەسیرا بزانم تۆ دەسەڵاتت هەبواە کام گرفتت بۆ خەڵک حەلە کرد کە پێت وایە لە هەموو شتەکانی درزە من دەسەڵاتم هەبواە بە دەرەجەی یەکەم کێشەی ئابووریم حەلە کرد چونکە ئابووری نەبوونی اقتصاد لای هەر کەسێک یعنی دەستکورد بێ نەخۆشیێکی گەورەی قسەی ئێمە نیە وتراوی شەو کەسانی پێشکەوتوو لە ژیانە وتویانە کە نەبوونی دەردێکی کوشندەیە ینی دەست دەبت بۆی بژێوی خەڵک پێش هەمووش دەستمە برد نەبوونی خەڵکم چارەسەر کرد بژێوی باڵێ چونکە ژۆی لێگرتم دوایی ئەو ساکە ئامادە بوو ژۆم لێگرێ بەس من ئەگەر خەڵکەکە بە فەقیری و بە برسێتی و بە نەبوونی بێ چۆن جۆ لەم نەگرێت چۆن من کار بەدەست بم جۆ لە ئیشی منەگرێ من هەر خۆمام خەڵکی شەروایە ئەو قسەت زۆر جوانە هەم بەدڵە ئەگەر ئەو کێشانە کێشەی بژێوی بۆ خەڵک چارەسەر پێی خەڵکی گۆڕیاڵی حکوومەتەکەی ڕێی من وایە جۆڕایاڵی بێ جۆر لێگرێ و حەقی خۆیتی بەڵام ئەگەر خەڵکەکە لە هەموو لایەکە مشکلی هەبێ لە خۆی لە زۆربەی مەشاکیلەکان بە اقتصاد بە مادە حەلەکرێ بە تایبەتی ئەم سەردەما طبعا ئەم سەردەما خۆش بەشوری سەردەما گۆڕێ پێشینانی خۆشمان قسەیکانەیە ئەڵێن کاسەی پڕ ئاشتی ماڵە ئەگەر گیرفانی خەڵک پڕ بێ ئەو کاتە ئاشتی لە وڵاتەکە بڵاوە بێتەوە باشتر چارەسەری کێش وەکو جەنابەت فەرموود لە ماڵەکەەوە دەست پێ بکات لە نقطەی یەکەم لە ماڵەکەی خۆتەوە دوایی بۆ خزم و کەس و کار و گەڕک و شار بۆ هەمووی تەسیری هەیە بەلای منەوە بە دەرەجەیەکەم ئەوە پێشینەی ئەو پرسیاری کە تەوجیهی من کرد پێشینەی کارەکانم ئەوە بێ کە مەسەلەی ئابووری چارەسەر بێ لێمەوە ینی حکومەت ئەو شتە بچێ بە گوێە ئەگەرەتەوێ میلەتەکە گوێڕیاڵت بێ بۆ بڕیارەکانە ئەبێ بێ ئەو گرفتەی
بژێوی خەڵک حەل من ئەنجا چاوەڕێ بکەی خەڵک باش بەڵێ ئەمجا هەر بڕیارە دەرکەی هەر بڕیارە دەرکەی احتیمالە بڕیارەکان خەڵک جێبەجێکە و ئیلتیزامی پێوەی هەبێ چونکە ئەگەر بێت و تۆ کێشەی خەڵکی چارەسەر نەکەی خەڵک بە برسێتی چ جۆر لە بڕیارەگرێ خەبەرایەتی دروستە هەر نایگرێت چونکە هیچ شتێوەکو برسێتی نییە هیچ شتێوەکو نەبوونی نیە هیچ شتێوەکو دەستکوتی نییە کوشندەیە دەردێکە بەلای من ئەوەی خوێن بێتمە ئەوەی بیست بێتم ئەوەی بە ژۆری تەمەەن بینی بێتم و بیست بێتم دەستکورتی و نەبوونی کوشندەیە زۆر کوشندەیە ئەو کاتە گەنجی وڵاتی خۆی جێنەیەڵا خزمەتی وڵاتی خۆیان کرد خۆوا شتێکی ئەڵە حاشە هەڵنەگرە و ئەڵێ ڕاستی ئەکەوێتە ڕوو درەنگ بە یاخوزوو ئەوە تا کەوتوتە ڕوو کە ئیسا ئەم خەڵکە ئەڕوا هەر هەمووی ناچێ بڵێن بۆ کەیف و احترامن بۆ خەڵکی کە ئەڕوا بڵێن گوایە بۆ چەند شتێ بڕوا دیارە لێرە نەبووە ژیانی ناڕوا ئیشی نامەجبوریشە کەس و کار و دایک و باوکو وڵاتی خۆی جێ بێڵێ بەس بۆی بڕوا بژێوەیەکی دەست بکەێت بەس بژێوەکە لێرە بێ بۆ بڕای بەڵێ وتوانە نیشتیمان دایکی سەرەکیە نیشتیمان هەمومان لەوانەیە بە سەرمان هات پێ کە تۆزە دوورکەوتبینەوە لە نیشتیمان چەندێ خۆشەویستە ئەگەر نەگاتە ئەو پەڕی بێزاری و بێتاقەتی و نەبوونی بەڕێی من نیشتیمان بەجێ ناهێڵە و ناڕوە لەناو ئەومە گرفتا دەست بۆ کامە ئەبەی چارەسەری بکە پێت وایە لە هەمووی زەر بگوڵەجیان بۆ نایکەمەوە ئامادەنی دەسەڵاتەکە وەرگری دەسەڵاتی چی؟ گریمە ئەمانەوە دەسەڵات ئێمە لە کوێیە ئێرە لە کوێ هەروازی لێبێن باشە ئێستا خەڵک معاناتی هەیە بەس حکومەتیش بۆی خزمەتی خەڵکی خۆی بکە ئێمەش هاوزمانی خۆمانن لە میلەتی خۆمانن بێگانەیەک نییە حکومەتی حکمی ئەمەکە بەس تۆ بۆ ئامادەنیت ئەوە وەربگریت و بۆ منە گرفتی خەڵک چارەسەر دەمێکە خەریکیان بەزمەی نیەمە هیچ ئیسفادەمان لێ نەکردو سادەمان لێنە نه ئێمە حکومڕانی خۆمانی نامە خراپە بۆ منە هاوزمانێکی خۆمان حکمی خۆمان حکومڕانی وەکو چی حکومەتی هەرێن گۆرە پیاوی چاوە حکومەتی چی شتی چی یانی تۆ بە حکومەتیان نازانی نه بۆ ئەزانی بۆ کاسبی نییە هیچ نییە خەڵک فەقیرە خەڵک دەرامەتی نییە ئەو بواسێ ئەو ینی تۆ پێت وایە بژێوی لە پێشی هەموو شتێکەوە کۆرە اینجا شتەکانی تر بۆچی ئەوە یعنی پێت وایە کار و کاسبی و بژێوی لە هەموو زەرورتر چۆن زەرور نییە کرێ چییە معاشی نییە تێگەی کاسبی نییە ئەی چی بکە قوڕی چۆ بکە بەسەر خۆیان ئێمە حکومەتمان بۆچی ئەگەر ئەمانەمان بۆ چارەسەر نەکای تر حکومەتیشی نایکات خۆ نەزان بۆ نایکەن خەڵک نازانێت خەڵک هەمووی نایزانێ ئەمان هەیە ئەیزانێ تۆ ئەیزانیت ئەروەڵا بە حەیاتێ نابینی ببی بە حکوومەت نابین کاری مەکە تۆ ئەوانی کە کووە باشە بەس ئێمە کاتی خۆی ئەوم بیستمە خەڵک ئەنی هەوڵێدا بۆی بێگانە حکمی نەکە خۆی حکمی خۆی بکە ئێستا خەڵکیەکەی بۆ نمونە عەرەب و فارس و تورک و با بڵین ئەمان ژیان ئێستاش بڕۆ بەغا پڕە لە کورد لێرەژی دیعاەکەم بچی ئەگە بچی بەغا ئەو ڕفێن نەوکوژن درۆیە ئەسڵۆساسی نییە درۆیە حەزەکە من عینوانی خۆم دێمێ ڕۆم بۆ بەغا لەوێ بم لێشەوە تەلەفۆنێ بۆکەم زان بە چپەتی عیدام مەکەن کورە کاکە تۆڵی چی مناڵ ئەم شارەی نەزانین هەر دەنگۆی بڵایەکەنەوە وانی با ئەم هەموو بازرگانە چێ بۆچی نایان کوژن هەدەفیان چییە لەوە ینی بەخوا نازانم ئەویان بە من ماڵێ وادانی خەڵک ینی بتوان کێشەی خەڵک چارەسەرکەن بایترەوە خەڵکەوە بێزار نەبێت لە حکومەتی خۆی وەڵڵی ئەگەر بیانێ بێزار نەبێ میلەتە چاکیان نەکرد چاکی ناکەن باشە ئێستا تۆ ئەگەر لە ماڵەکەی خۆتا بتوانی گرفتی مناڵە و ماڵەکەی خۆت هەڵکەی خۆشەویست نابی ئەمان بۆ نایانەوە خۆشەویست من لای خەڵک بۆ نایانوێت چارەسەری ئەوە خۆیانەیزان ئێمە بێگانە نین بە ئەوە بەرە وەڵڵا ئەمەڵە بێگانەیە کە بێگانە نەبوونەوەیان لێ ناکردین کوا بیناکان کۆ ئەمانە بە چی کراوە بە کاسبی بەڕەنجیشان بە پاچکاری فرە پیاوی چا مقابلەی چیەکەن دانیشە باوەڕە بەیچیان نەما بە خۆشمم نەماوە باشە بەس خۆ ڕۆژگارێکیش بوو لەم شارەیە حکومەتی بەعس حکمیە کرد کەس بە عەقڵیان ناهات ڕۆژگارێک حکومەتی بەعس بڕوخێت و یەکێکتر حکم بکات ینی
کێڵێ لە داهات ئەو نەڕۆی ئەمانە چین ئیتر بۆ ئومێد پێیان ئاخۆ ئایا چێ داێنێن چ خای دەدانێن چ بەدی لێدانێن تازە خەڵک فێری دزی و تاڵانی و حرام خۆری بوو نازانم ئاگا لێیان نا عالەما خەریکی تاڵانیە برا بکوژێ و ئەولا باوک بکوژێ و خەزور و زاوا خەریکی شەڕن و ئەبێت ئەینا کەس ڕقی لە قەومی خۆی نییە لە خاکی خۆی نییە بە قوربانێ بم تۆڵێکی چەند وەختەوە عالەمە مقابلاکەن سکاڵاکەن یعنی نازانن خەڵک فەقیرە خەڵک کاسپی نییە ینی گوێ خۆیانی لێداخن بۆی مەگەڕێ دەستی خۆش یەکە ئەڕوا هەمووی بە قوربانێ سەرمیێشادی بم ئەو گرفتانی کە ئێستا بەرۆکی خەڵکی گرتووەتە من گرفتەکان زۆرن بەڵام لە کۆی و قسانی کە من لە هاوڵاتیانم پرسی زۆرینەیان باسی ئەو خاڵیانە کرد کە بژێوی و دابینکردنی بژێوی بۆ خەڵک لە هەموو شتەکانی دیکە زەرورترە یەکێک لە ئەو کەسانی قسەی بۆ کردم زۆر جوان خاڵەکەی باز کرد کەوتی ئەگەر بێت و خەڵک گیرفانی پڕ بێ و بژێوی ژیانی دابین بێ ئەو کاتە ئامادەی گوێ لە بڕیارەکانی حکوومەتیش بگرێت واتە ئەتوانرێ میلێت بکرێتە گوێڕیاڵی حکوومەت بەڵام بە شەرتێک بژێوەکەی بۆ دابین بکرێت بەڵام ئەگەر بێت و بژێوی نەبێ هەمیشە وەکو ئێستا کە ئەبینین بەداخەوە خەڵک گرفتی هەیە گەنج گرفتی هەیە قوتابی زانکۆ گرفتی هەیە موچەخۆر گرفتی هەیە شۆفێر گرفتی هەیە ینی لە هەموو چین و توێژەکان لە بەرەوەی بژێویان وەکو پێویست نییە گرفتی هەیە بۆ بەردەوامی خەڵک ناڕزایە و خەریکی خۆپیشاندان و هەتا لە هەڵبژاردن وەکو پێویست بەشداری هەڵبژاردن ناکات چونکە لە ئەساسا گرفتی بژێوەکەی بۆ شارەسەر نەکراوە کە هیوادارین حکوومەت بتوانێت بەجددی بیر لەم خاڵە بکاتەوە بژێوی خەڵک بخاتە پێش چارەسەرکردنی هەموو گرفتەکانی دیکەوە دواتر بە شوێنەی گرفتەکانی دیکە شارەسەر بکرێت بەنامەیەم جارەمان پێشکەش کردن تا بەنامەی تورتەوەرێکی تر بەخوای گەورتانە سپێرم خواتانەوە